هەندە نێودەوڵەتەکانی ئەو شەڕە لە بەریتانیاوە میوانداری بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز مامۆستای زانکۆمان کردووە. کاک دکتۆر سپاس بەو دەرفەتە. ئەمێ بپرسم کە سوپای تورکیا بە تەواوەتی لە کانتۆنی عەفرین نزیک بووەتەوە و تەنانەت نزیک بووەتەوە لە چەقی شارەکە، بەڵام ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و بە تایبەتیش رووسیا و ئەمریکا لەم بەرامبەرەیە بێدەنگن. ئەمە چ خوێندنەوەیەکی بۆ دەکرێت؟ سڵاوی خوای گەورەتان لێبێ بۆ خۆتان و بۆ بیرەنەری کەناڵی ئاسمانی پێیام. ئەلبەتە بەڕاستی جگەی داخی ئێستا دەبینین کورد بۆ جارێکی تریش لەلایەن کۆمەلگانی دەوڵەتی و پشتی تێدەکرێت بە تایبەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها بە پشتگیری رووسیاش. ئەگەر ئێمە چاوەڕێ بین کە مجتمعی دەولی لەسەر ئەساسی ئەوەی کەوا کێ مەزلومە پشتگیری بکات و کێ لەسەر حەقە پشتگیری بکە، بەڕاستی ئێمە باڵەدا چوین. ئەوەی کە باس دەکرێت مافی مرۆڤ تەنها بۆ ئەوە نییە کە مجتمعاتی تری لەسەر بینا بکرێ، ئەوەی کە بینا بکرێت مجتمعاتی غەربی و مجتمعاتی کە خۆیان لەسەری بیناکەن. بۆ مجتمعاتی وەکو خۆرڵاتی ناوەڕاست ئەو بۆتە پانتایەک، بۆتە ساحەیەک بۆی کەوا ئەوان فعلەن سیاسەتی خۆیان سیاسەتی نێودەوڵەتی خۆیان لەسەر جێبەجێ بکەن بۆ ئەوەیەوە زۆرترین هێز بەدەست بێنن، بۆ ئەوەیەوە زۆرترین کاریگەریان هەبێت لە ناوچەی خۆرڵاتی ناوەڕاست، زۆرترین بەرژەوەندەکانشان بەدەست بێنن. ئەوەی ئێستا تەحەکومەکە لەناو ئەو وەزعەدا بە تایبەتی لە هاوکێشەی عەفرین و نێوان تورکیا و رووسیا و ئەمریکا بریتە لە بەرژەوەندەکانن. ئەوەش بزانین کە ئێمە وەکو کورد لە ڕۆژئاوای کوردستان ڕقەمێکی بەهێز نین. ئێمە 100 ساڵە گیرۆدەی ئەو دابشکارین کە سایکسبیک و کوردێتی. ئێمە خاوەن قوارێکی سیاسی نین لە خۆرڵاتی ناوەڕاست. مادەم خاوەن قوارێکی سیاسی نین کەوا بەتێ ئێمە پێگەمان دیار نین، کە پێگەمان دیار لە کۆمەلگانە دەوڵەتیان بۆ بەردەوام بوونەتە بەرداشتی بۆ بوونەتە قوربانی دەبنەوە بەرداشتی ئەو هێزە نێودەوڵەتیانەی کە کاریگەر بوون لە خۆرڵاتی ناوەڕاست. ئێمە دەمانەوێت ئەوە بزانین بۆچی کۆمەلگانی و دەوڵەتی ئێستا پشتگیری عەفرین ناکات. وەڵامەکەی زۆر ئاسان، ئەوش ئەوەیە کە فعلەن ئێمە خاوەن قوارێکی سیاسی نین و کۆمەلگای دەوڵەتی خاوەن قوارێکی سیاسی خوانن و ئەوان هەوڵەدەن بەهێزکردنی پێگەی خوان سەر کۆمەلگانی دەوڵەتی و خۆرڵاتی ناوەڕاست. وەیەکێکیش لەو کێشانەی کەوانەیە چارەسەریکەن بڵێ بەرژەوەندی خۆیان بریتێ لەو کێشانەی کە خۆرڵاتی ناوەڕاستە هەیە. ئەمریکا و رووسیا لەسەر قەزیەی کوردی واتە لەسەر ئەو قەزەیە کە ئێستا لە خۆرڵاتی ناوەڕاستدا هەیە بە تایبەتی لە عەفرینە دەگوزارێت نایەن بەرژەوەندەکانی خۆیان بخەنە مەترسیەوە لەلایەن یەکتریەوە. بۆیە ئێمە دەبێت ئەوە بزانین کە فعلەن کێشەکە لە بوونی ئەوەیە کە ئێمە پێگەمان لە سەر ئاسی نێودەوڵەتە پێگەیەکی لاوازە. زۆر باشە. کاک دکتۆرە وترێت کە کورد هەمیشە سوودی لەو هەڵە مێژوویانە نەبینیەوە لە بەرامبەر ئەو وعد و بەڵێنانەی کە وڵاتانی زلهێز کە خۆیان بە هاوپەیمانی کورد چ لە ڕابردووە زانیوەوە چ لە ئێستادا کە چ لە شەڕی داعش لە باشووری کوردستان و چ لە ڕۆژئاوای کوردستانیش کە ئەمریکا پشتگیری خۆبەڕێوەبەرێتی کانتۆنەکانی دەکرد. تا چەند ئەمە دروستە ئەم قسەیە؟ خۆی ئێمە کێشەمانێ کێشێکی گەورەمانێ، کێشەکەش بریتە لەوەی کە فعلەن ئێمە وەکو کورد نەمانتوانین تاکو ئێستا بینای علاقاتی خۆمان بکەین، بینای علاقاتی خۆمان لەسەر ئاساسی بکەن کە فعلەن زامنی بەرژەوەندەکانی کورد بکە. بەرژەوەندی ئێمەش دەبێت لەگەڵ بەرژەوەندی زیرێزەکانە یەکگیر بێت و یەکتانگیر بێت بۆی کەوا بتوانین ئێمە ئەو ئامانجی کە لە پێناوی خەباتەکەم بەدی بێت. بەداخەوە سەرکردە سیاسەکانی ئێمە چ لە کوردستانی ئارەمی کوردستانی عێراق چ لە ڕۆژئاوا چ لە باکوور چ لە ڕۆژهەڵات بە تایبەتی نانتوانیوە ئەم یاریە گەورە بکەن لە نێوان هێزە سیاسی گەورەکاندا. کە مادەم نانتوانیوە ئەم یاریە بکەن بەڕاستی بەردەوامی ئێمە بوونێتە زەحیە لە نێوان ئەم هێزە زلهێزانەدا. لەبەرەوە ئێمە دەبێت باش لەوە تێ بگەین ئێمە وەکو کورد وەکو ئەوەی کە لە خۆرڵاتی ناوەڕاستدا بێکیانین نەمانتوانیوە لەگەڵ سیاسەتی زلهێزەکاندا لەگەڵ ستراتیژی زلهێزەکاندا مامەڵەیەکی تەندروست بکەین، نەمانتوانێت ببین بە شتێک کە فعلەن داهاتوویەکی باش بۆ نێتەوەکەمان بەدی بێنین. ئەگەر بێت و باسیێکی نمونەیەکی نزیندوت بۆ بکەم، ئێمە لە شەڕی داعشدا چ لە هەرێمی کوردستان چ لە ڕۆژئاوا خاڵێکی سەرەکی بوون لە شەڕ دژی داعش و ئەمریکیەکان بەردەوام ئەمان بە ئێمە وتو کە ئێوە شەڕکەرێکی باشن، نەهاتوون ئەم پێگەی خۆمان کە لە شەڕی داعش هەمانە بەڕاستی بەکاری بین بۆی کەوا فعلەن
لە دوای داعش متوانین بینایەکی باشکەین بۆ کورد. زۆر باشە کاک دکتۆر، ئەوەی کە بەڕێزت باسیەکەی باز لە دروست نەبوونی پێگەی بەهێزی کورد لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا دەکەیت، هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ یەوەیە کە سەرکردەی باش و چالاک و زیرەکمان نییە، یاخود یەوەیە کە وڵاتانی زلێزەر خۆی نایەوێت پێگەی کورد بگاتە ئاستێک حسابی بۆ بکرێت؟ خۆی هۆکار زۆرە کە لە هۆکارە سەرەکیەکان بریتێنەوەی کەوا دابشکاریە کە کراوە لەسەر ئەساسی سایکس بیکۆ ئێمە بەڕاستی پشتگوێ خراین و کورد نەبوو بە خاوەنی دەوڵەتێک. ئەلبەتە خەلەل لە سەرکردە سیاسیەکانیشمانە هەیە، خەلەل لەو کەسانە هەیە کە نوێنەرایەتی کوردیان کردووە، بەڵام ئەم خەلەلەن ناگاتە ئەوەی کەوا بڵێن ئەمە خاڵی سەرەکیە. من بە بەلای خۆمەوە پێم وایە خاڵی سەرەکی کەوا ئێمە جیرۆدەی بوون و ئێمە قوارەیەکی سیاسی بەهێزمانێ لە خۆرهەڵاتی ناوەڕاست بریتێن عاملی نێودەوڵەتی، چونکە عاملی نێودەوڵەتی لە ئەساسە ئەم دابشکاری خۆرهەڵاتی ناوەڕاستی کردووە. سایکس بیکۆ هێناوەتە گۆڕێ بۆی کەوا ئەم عێراق بەم شێوازە بێ، سووریا بۆ شێوازە بێ، سعودیە بۆ شێوازە بێ، ئەم وڵاتانی دابش کردە بۆ شێوازە بۆ شکڵی کە هەیە. ئەم نەخشە سازی کە کراوە زیرێزەکان کردویانە، خەڵکی ناوچەکە هۆکار خەڵکی ناوچەکە عاملی سەرەکی نەبوون بۆ دروستبوونی ئەمە. ئەگەر خەڵکی ناوچەکە خۆیان کاریگەر بوونایە و لەسەر ئەساسی بەرەو پێشبوونی خۆیان ببنایە بە خاوەنی دەوڵەت، ئەوایە کوردیشی وەکو ئەو نەتەوەکانی تر بۆیە بە خاوەنی دەوڵەت. بۆیە کاتێک دەبینین تورک بووە بە خاوەنی کیانێکی سیاسی سەر بەخۆی خۆی، ئەمە ئیمپراتۆرەتێکی گەورەی خۆی هەبووە. پارس بەردەوام ئیمپراتۆرەتیە بۆ تاکو ئێستاش ئەوە تا کاریگەری لەسەر خۆڕاتی ناوەڕاستە. عەرەب دابش کران لە سایکس بیکۆدا بەسەر ئەو چەند دەوڵەتەی کە هەیە. بۆیە کە ئێمە ئێستا دەبینین لەم هاوکێشاندا تەنها کووردە فعلا نەیتوانی پێگەیەکی بەهێزی بۆ دابیکرێت لە ناوچەکەدا. دەبەرەوە کە ئێمە دەبین لە کورد هەیە، تورکەیە، عەرەبەیە، فارسەیە، لەم ناوەندەدا بێکیانە بریتە لە کورد. بۆیە لە پێگەلاوەزەکەی لەوە سەرچاوی گرتو. زۆر باشە، باس لە عاملی نێودەوڵەتی کرد کاک دکتۆر، ینی ئەوترێت لە شەڕی داعشە فرسەتێکی زۆر باش هاتە پێشەوە کە کورد بیسەلمێنێ بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە کورد ئەو دابشکاری سایکس بیکۆ پێی قوبوڵ نییە و ئەتوانێت وەکو وڵاتانی تر خاوەنکیانی خۆی بێت، بەڵام ئەو عامیلە بۆ دروست نەبوو و چۆنیش دروستە بێت. خۆی ئەلبەت کێشە گەورەکە لەوەیە کە سەرکرد ئەوانەیە کە نوێنەراتی کوردیان کردووە لە ناوەندە نێودەوڵەتەکاندا، ئەلبەت لە پەیوەندیان لەگەڵ ئەمریکا، لە پەیوەندیان لەگەڵ ئەوروپا نانتوانی ئەوە زامنکەن فعلەن دوای شەڕی داعش ئێمە دەبێت پێگەیمان دیار بێ، ئێمە دەبێت لەم شەڕەدا کە داهاتوەکەی دیارە کە ڕوخانی داعش و لە ناوبردنی داعش دەبێت ئێمە پێگەمانۆک و کورد دیار بێ. ئەمان کوردەکان سەرکردەکانمان نەیانتوانی بەڕاستی ئێمە زامن بکەن، کە نەیانتوانی ئێمە زامن بکەن کابێتە ئێمە تەنها وەکو بەکارهێنراوێک لەم شەڕەدا کۆتایی بە دەورمان هات، واتە ڕۆڵی ئێمە لەم شەڕەدا تەنها بووم بە سوتماکە لەم قەزیەدا. لەبەرەوە سەرکردەکانی ئێمە ئەوانەی کە نوێنەرایەتی کوردیان کرد، ئەوانەی کە پەیوەندیان کوردیان لەگەڵ ئەوروپا و ئەمریکا ئەماندا دەڕۆژ و دایانووست ئێمە داهاتوویەکی گەشت دەبینیم بۆ کورد، بەڕاستی وا نەبوو. و ئەم هۆکارانەیش کە ئەوانەش کە دەدوای ئەم ئەحداسانەوە ڕوودەدا بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەری ئەوەی کەرکووک ڕوویدا و ئەوەی ئێستا عەفرین دەبینین ئەمریکا زۆر بێباکانەمە مەڵ لەگەڵم قەزیانە دەکات. لە عێراقا لە هەرێمی بۆ هەرێمی کوردستان ئەمریکا هۆکارێک بوو کەوەی کە کورد بۆ شێوازە پشتگوێ بخرێت و بۆ شێوازەی لێ بکرێت. ئەلبەتە خۆ هۆکاری سەرەکی ئەوە بوو کە ئێمە بینیمان ئەو هەنگاوە ناسیاسیە، نادەستوریە، ناواقعیە بوو کەنرا لە هەرێمی کوردستانە کە کاتەکەی کاتێکی زۆر نەگونجاو بوو بۆ کورد و بۆ هەر، بەڵام ئەمریکیەکان سوود و ساف پێیان وتی کاکە ئێوە ئەگەر بێت و ئەم هەنگاوە بنێن بۆی کەوا بارودۆخی عێراق بە شێوازێک بێت کە ئێمە نەمانوێت ئەوە ئێوە دوور دەخاتەوە لە ئامانجەکەتان. بە هەمان شێوەش لە ڕۆژئاوا کە ئەمریکا بە شێوازێکی بەردەوام پاپشتێکی یەپەگەی دەکرد، ئێستا لەم قەزیەدا کە یەپەگا هاواری دەگاتە کۆمەلگای نێودەوڵەتی، کۆمەلگای نێودەوڵەتی بە ڕوون ئاشکرا دەبینن بەڕاستی ئێستا ئەمریکا پشتی تێکردوون. ئەمریکا هیچ هەنگاوێکی جددی نەناوە بۆی کەوا ناڕاستە خۆشپشتگیری یەپەگە بکا بۆی کەوا لە عەفرین نەکەوێت. هاوڵاتی سادە و هاوڵاتی فەقیر نەبن بە سوتماکی ئەم شەڕە، بەڵام دەبینی ئێستا نزیکەی 600,000 خەڵکی فەقیر لە عەفرینە چارنووسیان نادیارە، لەوە تووشی ڕەشەکوژێکی زۆر بوون. ئەمە جێگەی داخە، ئەمە جێگەی ئەسەفە کە سەرکردە سیاسەکانی کورد لە ڕۆژئاواش نەیانتوانی بەو ئاراستەیە کارکەن کە لە دوای تەواوبوونی شەڕی داعش، لە دوای گرتنی
ئەو شوێنانەی ئەو مۆڵگانی کە داعشی تێدا بوو لە سووریا زمانێکی ئەوە بکەن کە لە داهاتوودا عەفرین و ناوچەکانی جێدەسەڵاتی کانتۆنەکان پارێزرا بێ لە هێشتەکانی تورکیا. کاک دکتۆر ئەمەوێ ئەوە بزانم کە بۆچی ئەمریکا دەستبەرداری هاوکاریەکانی یەپەگا و ڕۆژاوای کوردستان بوو لە کاتێکدا بە بەرچاوی جیانەوە بە بەرچاوی نارەکانی وەکو رووسیا و تورکیاش کە ناڕزایەتی زۆری دەرەبڕی لە بەرامبەرە و هاوکاریە زۆرانەی ئەمریکا بۆ ڕۆژئاوای کوردستان. بۆچی لەم ئانوساتەیە ئەمریکا پشتی تێکردوون؟ خۆی ئەو هاوکێشەیەکی ئاڵۆزە بەڕاستی حەلکردنی بۆ سادەیە نابێت بۆ چونکە پەیوەندی هەیە بە رووسیاوە پەیوەندی هەیە بە تورکیاوە پەیوەندی هەیە بە ئەو هاوکێشەیە کە ئێستا لە ناو خۆڕەتی ناوەڕاستە دەگوزارێت. ئەلبەتە ئەگەر ئەمریکا بیەوێ ڕاستەوخۆ بێتەنەوە ئەم شەڕەوە پشتگیری کورد بکە دژی رووسیا و دژی تورکیا بەڕاستی بارودۆخی ناوچەکە بەرەو نەئارامێکی تەواو قوڵ دەڕوا. بۆیە ئەمریکا زۆر باش لەمە تێگەیشتووە دەستبەرداری کورد دەبێ بەڵام دەستبەرداری تورک نابێ، دەستبەرداری تورک دەبێ بەڵام دەستبەرداری عەرەب نابێ، چونکە دەزانێ هێشتا ئەو نایەوێ تورکیا بە تەواوەتی بچێتە بەرەی رووسیاوە، هێشتا ئومێدی وایە کە ڕۆژە لە ڕۆژان تورکەکان دەگەڕێنەوە بۆ لای. بۆیە فعلەن پشتگیری نەکردنی دەگەڕێتەوە بۆ ترسی لە دەستدانی تورکیا، ترسی ئەوەی کەوا هاوکەشەکان هێندە قوڵ بنەوە کە رووسیا زیاتر ساڵ بە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست پێگەی ئەمریکا و مەساڵیحی بەرژەوەندەکانی ئەمریکا ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست بخاتە مەترسیەوە. بۆیە ئەم هەنگاوە نانێ بە پشتگیری کورد ناکە بۆ کوردیش دەبێتە قۆچی قوربانی لەم ئانوساتەدا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز مامۆسای زانکۆ لە بەریتانیاوە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە. زۆر سپاس. زۆر سپاس بۆش.